سڵاتان لێ ببینەران و بیسەرانی کوردستان 24 بەرنمەیەکی نوێی ژیان دۆستی لە شاخەسوورە لە ناوچەی شارباژێر. ئەم ناوچەیە دەوڵەمەند و بەپیتە، بەڵام لەگەڵەوەشدا هێزی کاریەوێت یاخود دەست و بازووی کاریەوێت. ئەمڕۆ چیرۆکێکی سەرنجڕاکێشتان پێ ناسێنم کە چیرۆکێکی ژیان دۆستیە، ئەویش کەسێکە کە بە هەوڵ و ماندووبوونی خۆی توانیوێتی ئێستا ببێتە خاوەن کار. لە لای خۆمانەوترێ لە سفرەوە دەستی پێکردووە و ئێستا بۆتە خاوەنی چەندین پرۆژەی گەورە و ئاژەڵداری و ماڵداری و هەتا حەوزی گەورەی ماسیش. لەگەڵمان بن ئەم بەرنامەی ژیان دۆستی بزانین ئەم کەسە چۆن توانیوێتی خۆی پێ بگەێنێت و تا ئێستا ببێتە خاوەنکار و کارەکەی چۆنە و بەردەوام بن. ماندوو نەبی سەرچاو لێبێ چۆنی کاک باشی ئەلێەوە هاتم بینم دووسێ حەوزی لێبوو بە چیەوە خەریک بووی؟ بڵێ وەڵا خەریکی مراقەبەی حەوزەکانین ئاو و نافورە و عەلەف و بەڕۆژ ئەبێ ئاگامە لێیان دلش ساخ بێ. جا چیرۆکی ژیانی تۆ چۆنە لە کێوە دەستی پێکرد؟ کەی دەستی کرد بەم پرۆژانە هەمماسی و باڵندا لەوێ قەل و مریش کوشتیشە بینی؟ وەکو تەبیعەت خۆمان حەزم لێتی لەم سروشت و باخ و ئاژەڵداری وشتا لە منتقەیە خۆشمان باخمانەیە لەگەڵ کاگەڵگورد دەستیشمان کردووە بە کاگەڵگورد کاکەمال دەستمان کردووە بەم مەشروعی ماسی بەخێوکردنە ئەمساڵی شەڵا لە پارتێمان کرد بەس وەختی سەبات هەیە تازەوا دەستیان کردێتەوە بە عەلەف خواردن بۆ بەرهەمی ئەمساڵ تازەوا دەستمان پێ کرد. لە مانگی چەنەوە بە پەنجەماسی دەست پێکەنەوە حەوزەکانەوە لە مانگی چەنەوە دەست پێکەنەوە؟ ئەوجار پەنجەماسی تێکەی لە هەچی وەختێکا بەس کە خۆی دەزەکا بە خواردن لە بەهارانە لە مانگی چوارەوە دەزەکا بە خواردنەوە بێ عەلەفی بێتی. ئەی دوای ئەوە کەی ئامادە بێ بۆی کە بیخەنە بازارەوە؟ بەڵێ ئیتر مانگانە زیا ئەکات بە مانگی بە پێی حەجمەوەی کەی خوا و کە مەجای شوێنەکەی ئیسراحەتیانە کەمە زۆرە حەوزەکەی فراوانە ئیسراحەت بێت تا ئیسراحەت بێ زیاتر زیاکا و بە 3 مانگ تقریباً بۆ 4 مانگ ئینتاجی دەرەچێت. جا ماسی خۆمان خۆشترە؟ وەڵا بەتایبەتەوە ئاوە پەروەردە بەڵێ ئاوی سازگارە و خاستە مێرە ئاوی ئەو چەمەیە و شوێنەکەشی فەرح و خواردنەکەشیوە بێ تانی خۆش. چەند کیلۆ دەرەچێت؟ وەڵی لە 2.5 تقریباً 2.5 3 ئیتر ئەگەر بمێنێتەوە زیاتر عەلەفی بێتێ ڕوا بۆ 3 بۆ 2.5 ئەونا. زۆر باشە. کاک پەشێو تۆ وتەوە نزیکەی ساڵێکە خەریکی ئەمە بەخێوکردنی ماسی ئاسانە؟ نەوەڵا هەموو شتێ عەزێتی خۆی هەیە ئاگاداری زۆریەوێ ینی لە عەلەفان لە ئاو کەمکردن ئۆکسیژین زۆر شەرتە ئەگەر ئەو ئۆکسیژینە نەبێ بە لە حەزار بە سەعاتێک لە وەختی خۆیان تەلەفە بێ ماسێکە بێ ئاگار لێ. ئۆکسیژینەکە لەکوێوە بەیانهێنن؟ ئەم نافورانە ئۆکسیژین دروستەکە ئاو خۆی دروستیەکە بەڵێ ئەم لەکوێوە هێناوتەوە ئاوە ئەماوە لە چەمی شاخەسوورەوە لەم چەمەوە کاتە مووی سروشتیە ژینگەیەکی سروشتی بۆ دروستکردن مووی سروشتیە و شوێنەکەشمان هەر حەفری خۆمانە بڵێ. زۆر باشە. ئێستا با بچین سێرێکی پرۆژەکە بکەین واگەر ماسی دیکەش هەبێەوە چۆن پەروەردەیەکەن سێرێکی بکەین و بزانین لەوێ ماسیەکان چۆن گەورە بن. کاک بەشێو ئاسانە ببیتە خاوەنکار؟ بە هەوری خۆتە بەڵێ ئەگەر زۆری ئاسان نییە بەس هەوری بۆ بەیە بیتە خاوەنکار. ینی هەموو کەس دەتوانێت ئەگەر لەو بوارەشدانەی خوێند بێت هەوڵباتی ببێتە خاوەنی پرۆژەیەکی لەو شێوەیە خۆی ئەکرێتە سەر و زەلامە خۆی حەزەکەی ئەوەی کە شتێک حەزی لێ بوو هیلاک نابیت لە ژیانەتیا هیلاک نابی لەبەرەوەی حەزلێتی. تۆ لەم کارێکێکی چێژ وەرەگری ماندوو نابی؟ بەڵێ وەڵام کەم چێژی وەرەگرم. ئەی لە مانگی ڕەمەزان چۆنە؟ لەخوا بە زیابێ باشین بەس زەحمەتە لە ڕەمەزانە بانیان زوو بۆی هەڵەسینتانی و ڕۆ عەسر ئێتر لەوە بە دواوە زۆر ناتوانین چیەکەن بۆ نمونە بەیانیان چیەکەن ئێواران چیەکەن؟ بەس بە ڕۆژ بڕاقەبەمان هەیە دایم بەکارەبا بۆم ئاو ئۆکسیژینە و ڕۆژانەشە بێ عەلەفیان بینێ بە ماسێکە. ڕۆژی چەند جار عەلەفیانەیە؟ ڕۆژی یەک جار ئێستا لەبەرەوەی کەمە خۆم بچووکرد ماسەکان یەک جار چیسێ لە ماناکەی نەیچێ لەو معلافانەوە بۆ ماسێک. عەلەفەکە هەر لە ناو خۆی ئەیهێنن لە ناو خۆی؟ بەڵێ لە ناو خۆی لە دەریشەوەیەتی تە حەسب خۆت کاون و عاکڕیت و چیەکڕی ئەنواعی هەیە. ئەنجای کەنە ناو ئەو شوێنەوە دواتر ماسیەکە ئیتر بە تەواوی ڕۆژەکەەوەی بەسە؟
بەڵێ ئێستا بە تەواوی ڕۆژەکە تقریبان ئەو سەتلانە تەواوەکەن ئێستا بۆ نمونە ئەویان تەواو کردو هێشتا ئەویان تێنەوە چۆن نەزانن کە تەواو بوو بەڵێ ئەو بزمارەدا بەزێویان کەپسە جا ماسەکە لێ یەخوا ئێساوە لە دەنگی ئێمە ڕۆیشتون بەس ئەویان ماسەکان بەردەوامە هەڵێ یەخۆن ئەجوڵێ ئەوە دیارە لەبەرەوە دیارە دەنگمان زۆر ناچێتەوە هەست بە ئارامی زیاترەکە نەتوان ئەوان ئەوە تا بەردەوام ماسەکان ئەلەفەخۆن لێرە ئێستا ئەومان جوڵانوە ناوێن ئەی ئەلەفەکان لە چی دروست کراوە بەڵێ سۆیایە کەپەچی ئاردەیان ئاردا کلسا ڤیتامینە ئەو شتانە باشە ئێستا کەی ماسی ئەم حەوزە ئامادە ببووی کە تۆ بیفرۆشیتەوە شەڵای ئێمە لە تقریبان لە مانگی حوت ئاوا لێن کۆتایی ئێستا زانین کە وەرزی قەدەغەی ماسی یعنی ڕاوە ماسیە ئێوە توانیوتانە ئەو بەرهەمەی کە بۆ بازار ئەچێت پڕیکەنەوە بەڵێ ئەم حەوزانە بڵێن وەکو دەواجن وایە وەجبەت دەرەچێتەوە هەر یەکەو لە ڕۆژێکا لە کاتێکا وەجبەی دەرەچێت ئێمە وەجبەی ئێماکەوێتە مانگێکەوە وەجبەی دراوسەکەمانەکەوێتە وەختێکەوە یەکیچکە لە وڵاتر بە هەمومان توانن بە هەمومان ڕۆژانەی هاوڵاتیان ناو شار پڕکەنەوە بە هەمومان دەتوانین بازار بزوڵێن زۆر باشە کاک بەشێو بۆم باسکەمە جگە لە حەوزی ماسی ئەوە پەروەردەکردنی ماسی لێرە باڵندەتان هەبوو بەڵێ چی و چیتان هەیە قازمان هەبوو قازمان نەماوە ئێستا گەرمی کردووە چین بۆ لایەن سێرێکی وانیش بکەین کاک پەشێو پێشەوەی بچینە لای ئەو پەلەوەرانە قەل و قاز و مریشک و شتەکە پێ چۆنە تۆزێک ئەلەف بین بە ماسیەکان برسیان نییە وڵا ئەلەفی تایە چۆن بیجۆڵێنین کە بێن ئەمە خۆی ئەم نیزامەمان بۆ داناوە ئەیبات و ئەیهێنێ بەم حەبلا ڕای ئەچێشی ئەم مەعلافە ڕاکێشیتە بەردەمی خۆت ئاوایەتە بەردەمێ یعنی بەیانیان ئەو شتە گەورەیە ڕەکەن لە عەلەفەکە بەڵێ ئاین یەکێ لەم جوێنیانە ئەیهێنینە ئێرە یەکێک لەو ژیۆنیانەی تی ئەەکەین و بەم ئێستا ئەمەیان وەرنێ تاوتیای نەماوە نییە بۆیان دانانێنەوە جارێکتر تاسبێنێ کە تەواو خاڵی بوو بۆی دانێنە سامەم بەشیم شەویشێکا تا بەیانی بەیانیان زوو یان ئێواران جاری ئەگەر زانیمانتیانەما ئێوارە تێکەین زۆر باشە کاک پەشێو هەموو ڕۆژێک لێرە کارەکەنیان لە شاریشەوە ڕۆژانە چۆن کارەکانتان ڕێگەخەن لێرە هەمانە ئیشەکەمان ئەوەی لێرەیە ئیتریشی شارم نییە منە ئێرەم هەیە و باخێکشم هەیە هەر ئێرە پێویست بۆ نێ بچیتەوە بۆ شارەوە نەخۆش ئێرەوە نیە وڵا بەدەست بن بێرەوەڵا هەر لێرە بێ ماڵم ناڵەڵەن چیە ماڵم ناڵیشیان لەگەڵم بۆ باخێ خۆمان خاستن زۆر یارمەتیمانێن بەس ئیتر ئەمڕۆ نەهاتین من لێرەم ماڵم ناڵیش لە ماڵەوە ئەژنیان لەگەڵم بۆ باخەکە زۆر ژیانی ناو شار خۆشترا ئێرە من زۆرم حەز لە دەرەوەی شار بەڵێن پێم بکرایە بۆ شتیش قایمەیەک مەکرد بۆیان بێنە بە دیلیڤەری بۆ بێنن هیچ چیتان پێویستە بێ بۆ نمونە ینی هەموو بەرهەمێکتان هەیە لێرە یان نە لێرە بەس خەریکی ماسین و قەل قازیشمانە بوو قازێسانەماوە هەر ئەو دوو بەرهەمەمان هەیە ئەی لە باخەکەتان سەوزەوات و میوە و شتانە لێ من خۆم بۆ خۆم هەموو شتێکم کردو و باخەش هەر لە مناڵی و خۆم ناومە لەگەڵ خۆما بە مناڵی ئێستا دارەکانی تەمەنیان و خۆتە گوێزمەی خوانێ بڕێ خۆم لێ یەکەمەوە شاتمەی خۆم لێ خۆم ڕانومە چوالم هەیە هەنجیرم هەیە هەر ژنم نێنا بۆ باخەم دروست کردو و خەریکم لەگەڵی هەتا پێست کاک پەشێو نمونەی گەنجێک بوو کە بۆتە خاوەنی کار بە ئەرک و ماندووبوونی خۆی و ڕەنجی چەندین ساڵی ژیان دۆستی نیشاندانی ئەو نمونەیە بوو کە گەنجی کورد هەمیشە هەوڵ دەدات پشت بە خۆی و بە تواناکان و حەز و ئارەزۆکانی خۆی ببەستێت ئەم ئەڵلقەی ژیان دۆستیم پێشکەشکردن بۆ هیوام هەمیشە سفرە و خوانتان ئاوادان بێت و خواتان لەگەڵ